سلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان و ئازیزانم، لەوانەیەکی تر لەوانەکان لە زنجیرە بابەتی پوختەی مێژووی ئیسلام گەشتینە دەوڵەتی عەباسی و خلافەی عەباسیەکان و بنەماڵی عەباسیەکان. پشتیوان بەخوای گەورە لەم ماوە کورتێکە لە بەردەستماندا هەیە بتوانین کلیلێک تەسمیلی ئەوە بکەین کە کۆمەڵێک معلومات و زانیاری لەسەر بنەماڵی عەباسیەکان، ئەگەرنا بەخۆی بنەماڵی عەباسیەکان نزیکەی 524 ساڵ بتوان لە ماوەی 20 دقەدا باسکەی زۆر کەمە، بەڵکو دەتوانرێت زنجیرە بابەتێک تایبەت بە بنەماڵی عەباسیەکان یان ئەوەتە ئەو کار و کردوانێک کە ئەوان کردویانە زنجیرە بابەتێکی پێویستە یان لە هەنی شارستانیەتی بنەماڵی عەباسیەکان یان خلافەتی عەباسی زنجیرە بابەتێکی تریێ، بۆیە لە ماوەیەکی کورت ناتوانین هەموو زانیاریەکان بە ئێوە ڕابگەین، بەڵام پشتیوان بەخوای گەورە پوختەیەک پێشکەشی ئێوەی ئازیز دەکەین لەسەر بنەماڵی عەباسیەکان و خلافەتی عەباسیەکان. دوای ئەوەی کە بنەماڵی ئومەویەکان لە شەڕی زاب کۆتاییان پێهات لە ساڵی 132 و ئەوەی کەوا ڕزگاری بوو بنەماڵی ئەمەویەکان عەبدوڕەحمانی داخل کە چووە ئەندەنوس و لەوێ ئیمپراتۆریەتی ئومەویەکانی زیندوو کردەوە لە ناوچەکانی ڕۆژئاوا و ئیسپانیا و ئەندەنوس، لەوێ کۆمەڵێک کار و چاکسازی دەکات بۆیە خەریک دەبێت بە کاروباری خۆیەوە، بەڵام ئەوەی لە ناوچەکانی ڕۆژهەڵات ڕوودەدات تایبەت دەبێت بە بنەماڵی عەباسیەکان. سەرەتا بابزانین عەباسیەکان کە دەوڵەتێکی دەتوانین بڵێن بە سەردەمی زێڕینی ئیسلام دادەندرێت لە ناو مێژووی ئیسلامدا و سەردەمی ڕووناکیەکانی مێژووی ئیسلامە، بۆیە پێویستە لەسەر ئێمە موسڵمان شانازی بەم مێژووی خۆمانەوە بکەین کە بزانین ئایا ئەم خەلیفانەی بنەماڵی عەباسیەکان چ کارێکیان کردووە، چیەوەنیان کردووە، چونکە پێویستە هەموو کەسێک شارەزای مێژووی باو باپیرانی خۆی بێت و بۆ ئەوەی ئەو هەڵانێک کە ئەوان کردویانە ئێمە نەیانکەینەوە، ئایا ئەوان چ کارێکی باشیان کردووە و ئێمە بیکەین. بۆیە لەم پوختەیە کە باسی بنەماڵی عەباسیەکان دەکەین، سەرەتا پێم خۆشە باسی خاڵێک بکەم کە باسی مێژووی دەوڵەتی عەباسی دەکەین، کە باسی خەلیفەکان دەکەین، هەموو خەلیفەیەک وەکو یاسایەک بیزانە هەموو هیچ کەسێک مەعسووم نییە لە تاوان. ئەم خاڵە زۆر گرنگە کەمە باسی کەسایەتیەک دەکەین، باسی خەلیفەیەک دەکەین، مەعسووم نییە لە تاوان، خۆ پێغەمبەر نییە، بەڵکو ئینسانێکە، هەڵەی هەیە، کەم و کورتی هەیە، کاری باشی هەیە، کاری چاکی هەیە، بەڵام لە بەرامبەریشدا کاری خراپیشی لەوانەیە هەبێ، کۆمەڵێکیان لەوانەیە زۆر بەخراپ ناوی کۆمەڵێک لە مێژوودا ناویان هاتبێت، بۆیە ئێمە باسی چاکەکانیان بکەین، باسی باشەکانیان بکەین بۆ ئەوەی شانازی بە مێژوەکەی خۆمانەوە بکەین. بابزانین ئایا خلافەتی عەباسی دابەشی چەند قۆناغێک دەبێت لە قۆناغەکانی مێژووی، دابەشی سەر 4 قۆناغی دەکەین. قۆناغی یەکەمیان کە قۆناغی دروستبوون، قۆناغی بنیادنان، قۆناغی گەشەسەندن، قۆناغی زێڕینی بنەماڵی عەباسیەکان کە ڕەگەزی فارسەکان ڕۆڵێکی گرنگیان بینی لەم بنەماڵێدا کە لە ساڵی 132 تاوەکو 223 کۆچی دەگرێتەوە کە سەردەمی زێڕینی بنەماڵی عەباسیەکان و دامەزراندنی ئیمپراتۆریەتێکی گەورەی بنەماڵی عەباسیەکانە. قۆناغی دووەم کە بە قۆناغی دەسەڵاتدارانی تورک دەناسێت، دەسەڵاتدارانی تورک واتە تورکەکان لە ناو خلافەتدا ڕۆڵێکی باڵایان بینی لە کاروباری سیاسی، لە کاروباری کارگێری، لە کاروباری دارایی، لە کاروباری سەربازی، کەواتە تورکەکان ڕۆڵێکی گرنگیان بینی لە قۆناغی دووەمی بنەماڵی عەباسیەکان کە لە ساڵی 223 تاوەکو 334 کۆچی دەگرێتەوە کە لەو قۆناغێشدا کۆمەڵێک میرنشین سەر بە بنەماڵی عەباسیەکان کە سەر هەڵدەدات، دواتر دێن باسییان دەک لەو میرنشینانەش دەکەین کە لە ناوچەکاندا کە کاروباری شارەکانی خۆیان بەڕێوە بردووە. قۆناغی سێیەم کە پێکاتوە دەسەڵاتدارانی بۆیهیەکان کە ناسراون کە بۆیەکان مەسهەبیان مەسهەبێکی شیعەبوون و تەنانەت دەسەڵاتی خەلیفەیان وەکو ناوهێشتۆتەوە، کەواتە هەموو دەسەڵاتێکیان بۆیەکان بۆ خۆیان قۆڕق کردووە و تەنها بەناو خەلیفە مابوو و ئارەزویان هەر خەلیفەیەک لەو خەلیفانە کە دەسەڵاتەکەی لاواز بوو لایەن دەبرد و کەسێکی تریان دەهێنایە شوێنی خۆیان. ماوەی سەردەمی بۆیەکان یاخود قۆناغی سێمی بنەماڵی عەباسیەکان
لە ساڵی 334 تاوەکو 447 کۆچی دەگرێتەوە کە دوای ئەوانیش سەلجوقیەکان دێنە سەر دەسەڵات کە سەلجوقیەکانی کەسایەتێکی ئازا و دلێرانە و توانیان پایەی خەلافەت بۆ خەلیفە بگەڕێنەوە و دەسەڵاتی خەلیفە بەهێز بکەنەوە و ڕۆڵێکی گرنگیشیان بینی لە ڕوبەڕووبوونەوەی ئیمپراتۆریەتی ڕۆمی بێزەنتینیەکان و کوشتارێکی زۆریان لێکردن یاخود دەتوانین بەرگریەکی تەواویان لە سنوورەکانی دەسەڵاتی ئیسلامی کرد کە لە ساڵی 447 تاوەکو 590 کۆچی دەگرێتەوە. قۆناغی کۆتایی قۆناغی لاوازبوونی خلافەتی عەباسیەکان کە هاتنی مەغۆل و کەوتنی شاری بەغدا کە ئەو کاتە ئەلموستەعسەم بیللا کۆتا خەلیفەی بنەماڵی عەباسیەکان بوو لە ساڵی 656 بنەماڵی عەباسیەکان و خلافەتی عەباسی کۆتاییان پێدێت و مەغۆلەکان هێرش دەکەنە سەر شاری بەغدا و کۆتایی بە شارستانیەتی ئیسلامی یاخود شارستانیەتی بنەماڵی عەباسیەکان و خلافەتی عەباسی دەهێنێت. بۆیە پێم خۆشە لێرە باسی خاڵێک بکەم چۆن ئیبن خەلدون لە کتێبەکەی خۆیدا باسی ئەوە دەکات هەموو دەوڵەتێک سەرەتایەکی و ناوەندی هەیە و لاوازی هەیە چۆن مرۆڤ ئینسان قۆناغی دروستبوون و گەشەی هەیە دواتر بەرەو بەهێزی و لاوازی و گەنجایەتی دەڕوات دواتر بەرەو تەمەنێکی پیری و بە ساڵاتچوو دەڕوات و کە تااقەتی نامێت پێویستە خزمەت بکرێت و دواتیش قۆناغی کەوتن و کۆچی دواییکردن دێت. بەم شێوازە هەموو دەوڵەتێکیش وایە سەرەتا گەشە دەکات دادەمەزرێت بەهێز دەبێت دواتر بەرەو لاوازی و نەمان دەڕوات. ئەمە یاسایەکە وەکو ئیبن خەلدون لە مقەدیمەکەیدا باسی ئەوە دەکات کەواتە عەباسیەکانیش هەمان تەرازوو هەیەکەوە سەرەتا دروست دەبن و گەشە دەکەن و دواتریش بەرەو لاوازی دەڕۆن. بابزانی بنەماڵی عەباسیەکان چۆن سەریان هەڵدا بانگەوازی عەباسی چۆن سەرهێڵدا ناوچەکانی ڕۆژهەڵات کاتێک کە ئیمپراتۆریەتی دەتوانین بڵێن ڕۆمەکان بێزەنتینیەکان لە ئەستەمبۆڵ پێگەی خۆیان بەهێز کردبوو لە ناوچەکانی ڕۆژهەڵاتیش کە بنەماڵی ئومەویەکان لە شام بوون بەڵام لە ڕۆژهەڵات کە ئومەویەکان دەسەڵاتیان نەدەگەیشتە ئەو شوێنانە یاخود لێیانەوە دوور بوون لە ناوچەکانی خۆراسان و شاری مەڕوو سەمەرقەند و ماوەڕاء و نەهر ڕووباری سیحۆن و جیحۆن دەسەڵاتیان دوور بوو بۆیە بانگەوازی عەباسی لە ناوچەکانی خۆراسان سەری هەڵدا کە ئەبوو موسلیم الخۆراسانی کەسایەتێکی دیار کەسایەتێکی بەناوبانگ لە ناو بانگەوازی عەباسی کە ڕۆڵێکی گرنگی بینی لە بڵاوکردنەوەی ئەم بانگەوازە و کۆکردنەوەی خەڵک لە ژێر دروشمی ئەڕیدا من ئالی محەممەد بەم دروشمە توانی خەڵک بۆ خۆیان ڕابکێشێت و بۆ ئەوەی بنەماڵی عەباسیەکان بانگەوازی پێ بدات و بڵاوی بکاتەوە دواتریش سەبر ئەبوو موسلیم الخۆراسانی هاتنە ناوچەکانی کوفە و عێراق دواتر پێگەی خلافەتیان دامەزراند لە شاری عێراقدا. یەکەم وەزیری بنەماڵی عەباسیەکان یەکەم وەزیرکە ئەبوو سەلەمەی خەلالە کە بە وەزیری ئال محەممەد ناوی دەهات کەسایەتێکی دیار کەسایەتێکی بەهێز لە ناو خلافەتدا و ڕۆڵێکی گرنگی بینی لە دروستکردنی دەوڵەتی عەباسیەکان. یەکەم خەلیفەی بنەماڵی عەباسیەکان کە بە ناوی عەبدوڵڵا کوڕی محەممەدی کوڕی عەلی کوڕی عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباسە لێ پێیان دەگوترێ عەباسی کە دەگەڕێنە بۆ مامی پێغەمبەر کە عەباس مامی پێغەمبەرە کە عەبدوڵڵای کوڕی ئیمامی عەباس کەواتە عەباسیەکان بۆ ئەمە دەگەڕێنەوە کە مێژونووسان ناویان لێناوە کە یەکەم خەلیفەیان بە ناوی عەباس ئەبوو عەباس سەفاحە یەکەم خەلیفەی دەبێت بە یەکەم خەلیفەی بنەماڵی عەباسیەکان ناسرایە و لە ساڵی 132 تاوەکو ساڵی 136 کۆچی دەسەڵاتی وەردەگرێت. وەکو زانیاریەک خلافەت یاخود خەلیفەکانی بنەماڵی عەباسیەکان نزیکەی 37 خەلیفەنە لە ماوەی 524 ساڵی بنەماڵی عەباسیەکان کە حکمیی پشتا و پشتی یەک بە دوای یەک دەسەڵات و پێگەی خۆیان بەهێز دەکەن. لە سەردەمی عەبدوڵای کوڕی یاخود وەکو ناوی بێنین وەکو نازنەوە ئەبوو عەباس سەفاح ڕوبەڕووبوونەوە ئیمپراتۆریەتی ڕۆمەکان ئەو کاتە ڕۆمەکان بە دەرفەتی دەزان ئەو کێشە و مشکیلانێکە لە ناو ڕۆژهەڵاتی ئیسلامی موسڵمانەکاندا هەیە کە لە ژێر بنەماڵی ئومەویەکان و عەباسیەکان بە دەرفەتی دەزانێ و کۆمەڵێک سنوور داگیر دەکات لە سەردەمی ئەبوو عەباس سەفاح و دێتە ناو سنوورەکانی دەسەڵاتی ئیسلامی کە
کەسایەتێکی بەهێز دووەم خەلیفەی بنەماڵی عەباسیەکان کە ئەبوو جەعفەر مەنسوور لەوانەیە ناوتان گوێ لێ بێت یاخود گوێبیستی ببن کەسایەتێکی بەهێزی بنەماڵی عەباسیەکان کە توانی ڕەگ و ڕەچەڵەکی بنەماڵی عەباسیەکان و خلافەتی عەباسیەکان بەهێز بکات کە لە ساڵی 136 تاوەکو ساڵی 158 دەبێتە خەلیفەی عەباسیەکان. ئەبوو جەعفەری مەنسوور کە کەسێکی زانا، کەسێکی فەرموودەناس، کەسێک کە حەزی بە زانست و زانیاری بوو و کەسێک بوو زۆر هانی زانایەکانی دەدا لەو سەردەمەی خۆی کەوا بنووسن، توێژینەوە بکەن، بەحث بکەن. بۆیە ئەبوو جەعفەری مەنسوور یەکێک لە کارە هەرە گرنگەکانی ئەوەیە کە شاری بەغدا دروست دەکات. بنەماڵەی ئومەویەکان کە خلافەت و پایتەختیان شاری دیمەشق واتە شام بوو، بەڵام خلافەتی بنەماڵی عەباسیەکان کە عێراقە و شاری بەغدایە کە ئەبوو جەعفەری مەنسوور شاری بەغدا دروست دەکات کەواتە شاری بەغدا کە بە مەدینەت السەلام ناسراوە لە مێژودەیان مەدینەت المەنسوور یان باب السەلام ناسراوە کە چوار دەرگای بۆ دانا. ئەبوو جەعفەری مەنسوور خەریتێکی بۆ دانا و ئەندازیارەکانی خۆی کۆ کردەوە کە چوار دەرگای هەبوو. ئەبوو جەعفەری مەنسوور کە ئەم شارەی دروست کرد کە نزیکەی بۆ ماوەی چەند ساڵی خەریکی دروستکردنی ئەم شارە دەبن لە ساڵەکانی 145 تاوەکو 149 شاری بەغدا دروست دەکات کە دەیبێتە پایتەخت و عاسیمەی بنەماڵەی عەباسیەکان. یەکێکی تر لە کارە هەرە گرنگەکانی ئەبوو جەعفەری مەنسوور کە بە تایبەتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕۆمەکان و یاخود کۆمەڵێک ڕوودا و ڕوودەدا لەو سەردەمە بە تایبەتی موسڵمانەکان بەردەوام یاخود سەرکردە ئیسلامیەکان بەردەوام هەوڵی ئەوەیان دەدا لەگەڵ ئیمپراتۆرێتی ڕۆم سنوورەکانی خۆیان بپارێزن و بەرگری بکەن بە تایبەتی لە ڕووی دەریاییەوە و ئیمپراتۆرێتی یاخود دەتوانین بڵێن بنەماڵەی ئومەویەکانش لە ناوچەکانی ئەندەنوس ئەو ئەرکیان گرت بۆ خۆیان بۆ ئەوەی پارێزگاری لە دەریای ناوەڕاست بکەن بەرامبەر بە بێزەنتینیەکان و کۆمەڵێک میرنشینیان دامەزران لەسەر ناوچە سنوورەکان. لە ناوچەکانی ئەفریقا لە سەردەمی ئەبوو جەعفەری مەنسوور کۆمەڵی خەواریج سەریان هەڵدا کە بە خاواریجەکانی ئیباڵدیە ناسراون کە کۆمەڵێک کێشە و موشکیلیان لە ناو دەسەڵاتی ئیسلامیەکان دروست کرد لە ناوچەکانی باکووری ئەفریقیا. دوای ئەوە هاڕونە ڕەشید کەسایەتێکی دیار، کەسایەتێکی بەناوبانگ کە خەلیفەی عەباسیەکانە، پێنجەمین خەلیفەی عەباسیەکانە، لە ساڵی 170 تاوەکو 193 دەبێتە خەلیفەی بنەماڵی عەباسیەکان و سەردەمی زێڕینی عەباسیەکان دەست پێ دەکات و سەردەمی بوژانەوەی زانست و زانیاری، سەردەمی وەرجێڕان دەست پێ دەکات. بابزانین هاڕونە ڕەشید بۆ ئەوەی پای خۆی بەهێز بکات، بۆ ئەوەی پێگەی خۆی بەهێز بکات لە ناو خلافەتدا و هەوڵی دەدا زانایەکان لە دەوروبەری خۆی کۆ بکاتەوە و پرس و ڕاوێژیان پێ بکات لە کاروبارەکاندا. وا دیار لە سەردەمی هاڕونە ڕەشید شارستانێتی ئیسلامی زۆر گەشەی کرد و چەندەها کتێب لەسەر شارستانێتی ئیسلامی هەیە. لە قسمی مێژوو تەنها لە ماوەی 1 ساڵ لە شارستانێتی ئیسلامی دەخیندرێت، تەنها لە ماوەی 1 ساڵدا مێژووی عەباسیەکان دەخیندرێت. بەڵام ئەگەر بمانەوێت بە کورتی و پوختی باسی شارستانێتی ئیسلامی بکەین و لە سەردەمی بنەماڵی عەباسیەکاندا باسی کۆمەڵێک شت دەکەین کە گرینگە پێویستە ئێمە بیانزانین. یەکێک لەو زانانە هەرە گەورانەی کە لە بابەتی کیمیاوی کە جابری کوڕی حەیانە ناسراو بە باوکی زانستی کیمیا کە لەو سەردەمەدا سەر هەڵدا. خەواریزمی کە دامەزرێنەری بیرکاری جەبرە کە کۆمەڵێک کتێبی لەسەر نووسی کەواتە زانایە موسڵمانەکان بنەمای زانستیان بۆ ئەوروپیەکان دانا، بنەمای زانستیان بۆ هەموو جیهانی ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا دانا. کارگەی دروستکردنی قاقەز لە ناو خلافەتدا لە بەغدا کارگەی دروستکردنی قاقەزیان دانا. ئەو قاقزە کە ئێستا ئەما لەبەر دەستمانە لە ناو خلافەتی عەباسیەکاندا و کارگەی قاقزیان دانا. هاڕونە ڕەشید بۆ ئەوەی پێگەی خۆی بەهێز بکات بەیت الحکمەیەکی دامەزران، هەرچی زانە هەبوو بۆی لەم شوێنەدا کۆ ببنەوە و کتێبەکانیان کۆپی دەکرد دەیانووسی و چەندین نوسخان تێدا کۆپی دەکرد یان وەرجێڕەکان، چەندین کتێبی یۆنانی و ڕۆمانیەکان و چەندین زمانی سریانیەکانیان لە بەیت الحکمە وەردەجێڕا سەر زمانەکانی عەرەبی
بۆ ئەوە ئەمەش دەبێت هۆی بێزکردنی کتێبخانەکانی لە ناو دەسەڵاتی ئیسلامی. ئەو کاتە هەموو ئەوروپا دەهاتە ناو بەغدا بۆ خوێندن لە زانستەکان، کەواتە گرنگیدان بە زانست و زانیاری لە ناو بنەماڵی عەباسیەکان ڕۆڵێکی گرنگی بینی. هەروەها دروستکردنی یەکەم زانکۆ لە جیهاندا کە لە شاری قەیرەوان بە زانکۆی قەیرەوان لە وڵاتی مەغریب دامەزران. وەروە زانای گەورە ئیبن جەزەری کە خاوەنی یەکەمی پەرتوک بووە لە بواری پزیشکیدا کە ئەمەش ڕۆڵێکی گرنگی بینی لە بواری زانستەکانی توپ و داهێنانکردن لە بوارەکانی توپ. و زەهراوی یەکەم کەسە داهێنانی کردووە لە بابەتی کەلوپەلەکانی عملیات و چۆنێتی عملیاتکردن و چەندین کتێبی نووسیوە. ئەمانە کە کاتێک کە کتێبیان نووسیوە ڕۆژئاواییەکان هاتوونەتە ئەم کتێبانەیان بردووە بە ناوی خۆیان چاپیان کردووە و وەکو مانهەجێک بووە بۆ ماوە چەندین سەدا لە ئەوروپا خوێندراوە مانهەجی ئەم زانانە. وەروە لە بواری جوگرافیا، لە بواری فەلەکناسی کۆمەڵک زانای گرنگمان هەن لە ناو خلافەتدا و توانیان شارستانیەتی ئیسلامی بەرەو پێشەوە بن. ئیدریسی کێکێکە لەو زانانێکە لە بواری نەخشەدانان یەکەمین نەخشەی کە کێشراوە کە ئیدریسیە توانی بۆ ماوەی نزیکەی 15 ساڵ خەریکی تەنها یەک نەخشە بێت کە پێشکەشی والی ناوچەکان بکات و کە پێشکەشی خلافەتی ئیسلامی بکات. بۆیە پێم خۆشە لێرەوە کتێبێکتان بۆ ئاماژە بکەم بۆ دەربارەی شارستانەتی ئیسلامی. کتێب زۆرە بەڵام ئەو کتێبێکەوە کراوەتە کوردیش کە نزیکەی 1001 داهێنانی شارستانەتی ئیسلامی پێم خۆشە بیخوێنەوە کە جوتیار قارەمان وەرگێراوەتە سەر زمانی کوردی. پێم خۆش ئەم کتێبە بخوێنەوە دەربارەی شارستانیەتی ئیسلامی کە کۆمەڵێک خاڵی گرنگی شارستانێتی ئیسلامی دانا کە باز دەکا ئارق بۆ نمونە قاوە خواردنەوە مسلمانەکان دایانێن، حەمام دروستکردن، توالێت دروستکردن، هەموو مسلمانەکان دایانهێناوە و هەروەها قیبلەنما، GPS و ئەو کامیرانی کە تەسویری پێدەکرێت، عکسکردنەوەکانی وێنە، دەبینی کۆمەڵێک کە ئێستا گرنگی پێدەدرێت لە بوارەکانی شارستانێتی ئیسلامی کە زانای ئیسلامیەکان دامەزراون واتە ئەوان بناغەکەیان دامەزراندووە. و فڕۆکە عەباسی کوڕی فەڕناس لە کەسایەتێکی ناودار لە ناو شارستانێتی ئیسلامی. بۆیە بنەماڵی عەباسیەکان دوای ئەوەی کەوا هاڕونە ڕەشید دوو کوڕی خۆی کەوا بەجێ دێت وەسەر دەکات بۆیان دەسەڵات وەربگرنە دەست کە ئەمین و مەئمون دەسەڵات وەردەگرن کە دەسەڵاتەکەیان بەهێز دەکەن بە تایبەتی لە سەردەمی مەئمون کە کۆمەڵێک کێشە و گریفتێک ڕوودەدا کە ئەویش بەهۆی ئەو وەرجێڕانێکەوە سەری هەڵدا بوو لە ناو دەسەڵاتی ئیسلامی. کۆمەڵێک عەقڵەوان واتە کۆمەڵێک فەلسەفە، کۆمەڵێک کەسکەوە بە عەقلی خۆیان تیان دەڕوانی لە بۆ دەقەکانی قورئان و سونەت سەریان هەڵدا. لەوانە ئەو کێشێکەوە لەو سەردەمەی لە سەردەمی مەئمون سەر هەڵدەدات کە بەخۆی کوبڵەی قوتابی ئەو فکرانە بوو لە لای مامۆستایەکانی خوێندوویەتی ئەویش ئایا قورئان دروستکراوی خوای گەورەیە یاخود کەلامی خوای گەورەیە. ئەمە ئەو کێشەیە کە لە سەردەمی بنەماڵەی عەباسیەکان سەرهەڵدات و تاکەزانە لەو سەردەمێکەوە ماوە وەکو ئەهلی سونە و جەماعەت کە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەلە کە توانی پارێزگاری لە عەقیدەی موسڵمانان بکات دووبارە سونەت زیندوو بکاتەوە بۆ ئەوەی ڕوبەڕوویان بێتەوە کە بڵێت نەخێر قورئان کەلامی خوای گەورەیە و دروستکراوی خوای گەورە نییە. ئەمەش کۆمەڵێک کتابی لەسەر مەئمون لەسەر فەلسەفەی عەقلەوانەکان یاخود ئەو کەسانی ڕۆشنگەری ئیسلامی کە ئێستا سەریان هەڵداوە و کە دەیانەوێت عەقڵ پێش نەقڵ بکەن کە ئەمەش تووشی چەندین هەڵەی زانستی دەبن لە بابەتەکانی دیندا. بۆیە کۆمەڵێک کاری تر لەوانای دروستکردنی شاری بەسڕە کە شاری بەسڕە ئێستا لە عێراقدا یەکێکە لەو شارە گەورەکانی عێراق کە لە سەردەمی ئەلموعتەسەم بیللا دروست دەکرێت لە ساڵی 221 کە شارێکی گەورەی عێراقا کە بۆیە محتەسەم بیللا کە سەردەمی تورکەکان و تورکەکان دەسەڵاتیان بەهێز دەبێت شارێکیان بۆ دروست دەکات بۆ ئەوەی خەڵکی بەغدا ئەزیەت نەدەن چونکە ئەوانە شاری بەسڕە شارێکی عەسکەری بوو، سەربازگەری بوو و تورکەکانی زۆربەی لایانی عەسکەری و سەربازیان هەڵبژاردە بوو و سەرپەرشتیاری سەربازی ئەو کاتەکانی دەسەڵاتی ئیسلامیان گرت بەخۆ چونکە دواتریش دەسەڵاتی سەلجوقیەکان و دەوڵەتی عەباسی یاخود دەوڵەتی عوسمانیەکان کە خلافەت دەگرنە دەست لە ناو دەسەڵاتی ئیسلامیەکان. لە ماوەی دەسەڵاتی عەباسیەکاندا
کۆمەڵێک میرنشینی ئیسلامی سەر هەڵدەدات بەهۆی لاوازی دەسەڵاتی خەلیفەکان و فراوان بوونی دەسەڵاتی ئیسلامی کە نەتوانێت خەلیفە بەتەنها شارەکان بەڕێوە ببات، ئەویش کۆمەڵێک لە هەر ناوچەیەک میرنشینێکدا دەمەزرا. لەوانە میرنشینی سەفاریەکان، میرنشینی سامانی، میرنشینی تۆڵۆنی، کاتێک ئەو میرنشینانیان دامەزان دەسەڵاتێکی کاملیان دەدا تەنها لە وتاری جومعانە ناوی خەلیفە بخوێندرێتەوە کەمەش ئاماژەیە بۆ سەمع و تاعی خەلیفە و گوێڕالیکردنی خەلیفە. وا دیارە کەسایەتێکی دیاری کوردمان هەیە لە ناو دەسەڵاتی عەباسیەکان کە ئەویش سەلاح الدینی ئەیوبی چەندین کتاب و چەندین زنجیرە بابەتی لەسەر هەیە و تۆمار کراوە. بۆیە سەلاح الدینی ئەیوبی یەکێکە لەو کەسانە کە لە ناو دەسەڵاتی عەباسیەکان و کە سەمع و تاعی بۆ خەلیفەی عەباسیەکان و نامەگۆڕینەوە لەگەڵ خلافەتی عەباسیدا بوونی هەبووە لە ئەو کاتێکە سەلاح الدینی ئەیوبی پێگەی خۆی بەهێز دەکات لە شاری مسر و ڕوبەڕووبوونەوەی ئیمپراتۆرەتی ئەو کاتێک کە بێدینیەکانی ڕۆژ ئاوا یاخود بڵێن ڕزگارکردنی بەیت المەقدیس لە ژێر دەستی سەلیبیەکان و چەندین هێرشی خاچپەرستیەکانی ئەو کاتە بەشداری دەکات و ڕوبەڕوویان دەبێت و پێگەی خۆی لە شاری مسر بەهێز دەکات. کەواتە کۆمەڵێک ڕووداوی گرنگکە لە ناو خلافەتی عەباسیەکان و دواتر سەلجوقیەکان دەسەڵاتی بنەماڵی عەباسیەکان کوڵی بەهێز دەکەنەوە و ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ ئیمپراتۆرێتی بێزەنتینیەکان. ملاحەزەیەک لێرە هەیە پێم خۆشە باسی بکەم. کۆمەڵە کێشە و گرفت هەیە لە ناو دەسەڵاتی عەباسیەکان، لەوانە شیعەکان زۆر جار کێشیان بۆ بنەماڵەی عەباسیەکان دروست کردێت کە شیعە مەسەبن یاخود بزنەوەی تەوابیەکان. خەواریجەکان لە هەر خەلیفەیەک بەدڵیان نەبووایە و دژی ڕادەپەڕین و کۆمەڵێک مینیشین کە کاتێکە لایەن دەدا لە سەمع و تاعی خەلیفەت و گوێڕایەلی خەلیفەیان نەدەکرد. بەڵام خاڵی گرنگ ئەوەیە حکومکردن لەو کاتە حکومکردن بە قورئان بوو و قورئان سەرچاوی یەکەمی دەسەڵاتی ئیسلامی بوو و هەر کێشە و گرفتێکی بووە دەیانگەڕاندەوە بۆ قورئان و سنت. بۆی ئەو کاتێک کە دەسەڵاتی ئیسلامیەکان بەهێز دەبێت و دواتر دەوڵەت بەرە و لاوازی و نەمان دەڕوات، ئەو کاتە مەغۆلەکان سەر هەڵدەدەن و تەتارەکان یەک دەگرن لە ناوچەکانی سین و دێن بەرەو ناوچەکانی دەسەڵاتی ئیسلامی و دێن بەرەو عێراق و خلافەتی عەباسیەکان بەهۆی لاوازی خەلیفەکان کە 37 خەلیفەیانە یەک بە دوای یەک دەسەڵات وەردەگرن، جاروێ کوڕ لە بۆ باوک، جاروێ کاتێک کە کوڕی نەبێت مامی شوێنی دەگرتەوە، یان ئەوە تا لە کۆمەڵێک لە ڕووداوەکان خەلیفە بمردابە ئەوە کوڕەکەی شوێنی دەگرێتەوە. کەواتە سیستەمێکی پشتاوپشتی لە ناو دەسەڵاتی عەباسیەکان بوونی هەبوو و هۆلاکۆ دێت بەرەو عێراق و بەهۆی بێئاگایی خەلیفە لە کاروبارەکانی دەوڵەت وا دەکات بنەماڵی عەباسیەکان و خلافەتی عەباسی بڕوخێت و نەمێنێت. لە ساڵی 656 کۆچی کۆتایی هات بە بنەماڵی عەباسیەکان. دوای ئەوەی کە مەغۆلەکان دێن شاری بەغداد داگیر دەکەن و هەرچی ئەو زانست و زانیارێک کە موسڵمانەکان لە ماوەی 500 ساڵی بنەماڵی عەباسیەکان خەریکی بن و تۆماریان کرد، هەمویان فەوتاند و بەشێکی زۆریان خستە ناو ڕووباری نیل و سەرچاوەکان باسی ئەوە دەکەن کە ڕووباری دیجلە کە باز ئەوە دەکە ڕووباری دیجلە هەموو ئاوەکەی بوو بە مەرەکە بوو و ئاوەکە ڕەش بوو. بۆیە ئەمە خاڵێکە کە دەبێت هۆی مێژوویەکی ڕەش بۆ خۆیان تۆمار دەکەن و مەغۆلەکان ناویان هاتووە. هەر بۆیە پێیان دەگوترێت مەغۆلەکان کە حەزیان لە شەڕ و ئاژاوەگێڕی بوو لە ناو دەسەڵاتدا کاتێکیش دێن بەرەو ناوچەکانی هەولێر و شاری عێراق بە تەواتی داگیر دەکەن ناتاوکو مەغۆلەکان لە سنوورەکانی مسر کۆتاییان کو بڵێ یەکەم شەڕ لەگەڵ مەمالیکان شکست دێنن و پاشە کشە دەکەن. پشتیوان بەخوای گەورە هیوادارم توانی بێتم سوودێکم بێ ئەوەی خۆشەویستگان دەبێت لە کورتە و پوختەی بنەماڵی عەباسیەکان وەرگرتنی دەسەڵاتی عەباسیەکان. بۆیە بە کورتی باسم کراگەنا بخۆی عەباسیەکان زنجیرە بابەتێکی پێویستە کە ئەو هەموو شارستانێتە ئەو هەموو دەسەڵاتە سیاسیە لە ماوەی ئەو 500 و چارێگە کە چۆن دەسەڵاتی ئیسلامیان وەرگرتیە و کاروبارەکانی خۆیان بەڕێ کردیە. بۆیە بە کورتی و پوختی باسی عەباسیەکانمان کرد و خلافەتی عەباسیەکان. پشتیوان بەخوای گەورە لەوانەی ڕابردوو لەوانەی داهاتوو ئینشاءڵڵا باسی خلافەتی عوسمانیەکان دەکەین و وەرگرتنی دەسەڵاتی تورکەکان لە تورکیا و ڕزگارکردنی شاری ئەستەمبۆڵ کە بۆ ئیسلامبۆڵ لە سەردەمی محەممەد فاتح. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.